ئەوەی من پێشبینی دەکەم ئەگەر هەڵوەستەیەک نەکەین نەگەڕێینەوە وەرچەرخانێک نەکەین ئەم وڵاتە ئێمە زیاتر بەرەو داڕوخان دەچێت زیاتر بەرەو بێهێز و پێزبوون دەچێت و حکوومەتی نیوەندی لێمان بێمنەتر دەبێ و ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان سەلاو مەرحەبایان لەگەڵ ئێمە هەبووە لە زلهێزان و لە وڵاتان زیاتر لێمان نائومێد دەبن ئەوە بەسەراحەت پێیان گوتوین لە کۆبوونەوەی گشتیدا لە کۆبوونەوەی تایبەتدا ئومێدم وایە کە وەرچەرخانێکی باش بکەین لە ژیانی خۆماندا بەهۆی دووبارە کۆبوونەوە لەسەر ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئیمان و ئیسلام لەسەر خواپەرستی لەسەر خەڵک دۆستی لەسەر برایەتی و تەبایی و بەداوا بکەین کە ئەم وڵاتە ئەم میلەتە شایستەی ئەوەیە بە شێوەیەک حوکمڕانی بکرێت کە دادگەری تێدا بچەسپێ فەساد نەبێ زوڵم نەبێ گەندەڵی نەبێ قۆرەخکاری نەبێ ئەم میلەتە ئێمە شایستەی ئەوە نییە کە ئەمە بۆ 33 ساڵ دەچێت بە شێوەی حوکمڕانی بکرێت کە کەمینەیەک پڕ بن ببنە ملیارلێر لە حیزب و خزم زۆرینەیەکیش قڕ بن وڵاتیشمان بەو شێوەیە بێ خەڵکمان بێکار بێ بەرهەمی خۆماڵیمان نەبێ وڵاتمان بەو شێوە بێ ئەگەر حکمڕانانی ئەم وڵاتە ئەگەر حکمێکی ڕەشیدیان کردبایە ئەگەر لە قاغ و قەپێلکی حیزبایەتی و بنەماڵە و خزماتی هاتمانە دەرێ بۆ فەزای نیشتیمان پەروەری و بۆ فەزای نەتەوە پەروەری و خەڵکیان هەموو بینی باە ئێستا وەزعمان بەم شێوە نەدەبوو ئەوەی ئێستا دەیبینین ئەمە دەرەنجامی ئەو پێشەکی غەڵەتانەیە کە پێشتر چێندراون ئەگەر بمانەوێت لە داهاتوودا ئەنجامێکی باشترمان دەبێ ئێستا پێشەکی باشتر بچێنین ساڵەهای ساڵە ئێمە لەگەڵ بەڕێزانەی کە حکمڕانی ئەم وڵاتەندا دەنیشین کۆ دەبینەوە پێمان گوتن باوکم وەڵا بە زوڵم وڵاتەکەمان کاول دەبێ بە قۆرەخکاری کاول دەبێ بە فەساد کاول دەبێ بە هەڵوەشانەوەی خێزان وڵات کاول دەبێ بە بەلاڕێدابردنی گەنجەکان وڵات کاول دەبێ بە لەخوا دوورکەوتنەوە خەڵک وڵاتەکەمان وێران دەبێ کاکە چی دیکە چاوتان لەوە نەبێ خەڵک بە غەریزەکانی خۆیەوە سەرقاڵکەن بۆی بۆ تۆ ببێتە داردەست بە کەڵک نایە نە بە کەڵکی خۆی دێ نە بە کەڵکی تۆ دێ نە بە کەڵکی وڵات دێ با کارێکی وا بکەین کە بەرەوخوا بگەڕێنەوە